مامۆستاگیان ئێوە پیاوان کە کەسێکتان خۆش بێ دەتوانن بچن باوەشی بکەن وایە؟ وەڵامی ئافرەتان یعنی بێبەشین لەو هەست ئێستا بوون بەڕێزت کە کەسێک بێ بڵێ مامۆستا بتبینم تۆی خۆشەوێ باوەشێکت دەکا. ئێمە لە قیامەت مەبەستم پرسیارەکەم لێرە ئەوێ لە قیامەت کاتێک ئێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەهەشت دەیبینین ئەمە دەتوانین باوەشی بکەین یان ئافرەتەکان یان ئەوەیان نازانم بەڵام ئیتر لەهم ما لە خەیاڵم بسوڕێتەوە لەهم ما يشاءون فيها ولدينا مزيد بۆ ئەوەی وەنونە لە بەهەشتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵک بڕواتی استقبالی خەڵک بکات چکە لەوانە تەکالیف نامێنێت لەوانە شتێک نییە بڵێ ئەمە حەڵاڵە ئەوە حرامە وەنەزەعنا ما في صدورهم من غل یعنی هەموو ژن و پیاوێ تەنها هاوسەری خۆی ئەبینێت یعنی غەیری هاوسەری خۆی تەماحی بۆ هیچ کەسێک ناچێت بۆیە ئەگەر لەوانە دەستی پێغەمبەر ئافرەتان بتوانن دەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ماچکەن یا باوشی لێدەن لەوێ هیچ تەکالیفێک نامێنێ ئەمەیان لە عیلمی خوای پەروەردگارە من هیچی لێ نازانم ئەگەر خوای پەروەردگار ئیزن بدات حتما بۆ ئافرەتانیش ئەبێت دەستی ماچکەن و سڵاوی خۆیانی پێ بگەن و خۆشحاڵی خۆیان دەربڕن.